یانەی وەرزشی سلێمانی بەرەوکوێ. مڵک و سامانی زۆر و ئاستێکی نزم و بێئەنجام. هاندەران یانەی سلێمانی بە نائومێدیەوە دەڕواننە زۆری مڵک و ماڵی یانەکە و نەبوونی هیچ ئەنجام و دەستکەوتێک لە تۆپی پێدا. کاتێک هەردە ڕەوف جێگەی سەرۆکی یانەی سلێمانی لە کۆتاییەکانی 2017 هاتە بەردەم ڕاگەیاندنەکان و بڕیاری بەشداری نەکردنی یانەی وەرشی سلێمانی لە خولی نایب و بەهێزەکانی عێراق و هەرێمی کوردستان یای بەگوێی هاندەراندا، لەو ڕۆژەوە تاوەکو ئەمڕۆ بەشێکی زۆر لە عاشقانی تۆپی پێی یانەی دایک بە نمرەیەکی بەرزی نائومێدی سەیری دەرەنجامەکانی ئەم یانەیە دەکەن. سەردەمانی حکومڕانی بەعسی سەدام حوسێین لەژێر هەموو فشارەکانی دەستگا سەرکوتکاریەکانی ئەو ڕژێمە یاریگەی سلێمانی لە کاتی یاریەکانی تۆپی پێی یانەی سلێمانی سێخناغ بوو لەو هاندەرانی کە پڕ بە مەلعەبی شارەکە هاواریان دەکرد. سلەیمانی ئاواتی هەمومانی. یانە بەهێزەکانی وەک تەڵەبەی حسێن سەعید و زەورای فەلاح حەسەن و تەیرانی نازم شاکر و مینای جەلیل حەنون و عەلا ئەحمەد حسابیان بۆ تیپی تۆپی ئەم یانەیە دەکرد. بەڵام لە ئێستادا تیپی تۆپی پێی یانەکە بە زەحمەت ململانێ لەگەڵ یانەیەکی ناحەیەک یان قەزایەک بۆ دەکرێت. ئێستا لە هەموو کاتێک زیاتر هاندەرانی یانەکە لە سۆشیال میدیا و ڕاگەیاندنەکانەوە ڕوویان کردوتە کارژێڕانی یانەکە، فشاریان لێ دەکەن تاوەکو بگەڕێنەوە بۆ سەردەمە زێڕینەکان، ئەگەرچی وەڵامی کارژێڕانی یانەکە ڕوون و باوەڕپێکراو نییە کە دۆخی ئابووری یانەکە خراپە، بەڵام زۆرێک لە هەوادارەکانیان دەست بۆ چەندین پرۆژەی ئابووری دەبن کە مڵکی یانەی وەرشی سلێمانیە و وەک ژێرخانێک دەتوانرێت بە جۆرێک لە جۆرەکان دۆخی دارایی یانەکە باشتر بکات. یانەکە خاوەنی 34 شوقەیە لە پرۆژەی هەواری جوانی، خاوەنی 70 دوکانە لە گەڕێکی چوارباخ و لە تەنیشت دیاریگای سلەیمانی مەلعەبەکە دراوە بەکرێ، بینای لیژنەی ئۆلۆمپی دراوە بەکرێ، هۆڵی داخراوی مەلەوانگەی سلێمانی دراوە بەکرێ، 2 یاریگای بچووک دراوە بەکرێ، گەراجێکی گەورەی وەستانی ئۆتۆمبیل لە نزیک پرۆژەی کورستی دراوە بەکرێ. جگە لەو بودجە و منحانەی لە ماوەی ئەو چەند ساڵەدا بە چەند قۆناغێک لە وەزارەتی ڕۆشنبیری و دارایی حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە. ئەمەش جگە لەو هاوکاریە مادیانی لەلایەن بەشێک لە سەرمایەداران و خاوەن کۆمپانیەکانەوە لە ڕابردوودا وەک هاوکاریەک بۆ یانەکە وەریان گرتووە. کاتێک هاندەرانی یانەی سلێمانی بێئەنجامی و بێئاسی تیپی تۆپی یانەی سلێمانی و ئەو مڵک و ژێرخانە زۆری یانەکە دەبینن، بەشێکی زۆریان بەرپرسیارەتی ئەو دۆخە دەخەنە پاڵ سەرۆک و دەستەی کارژێڕی یانەکە و بە باش ئیدارەنەدانی ئەم داهاتە و بە هەدەردانی لە قەڵەم دەدەن. یانەی سلێمانی کە لە ئێستادا تیپی تۆپی پێکەی بە زەحمەت دەگەنە ئاستی تیپەکانی قەزا و ناحیەکان و تەنانەت لە ئاست یانەکانی سەید سادق و دەربەندیخان و ڕانێ و چوارقوڕنە و زۆرێکی تری تیپە قەزا و ناحیەکانی تردانین کە ئەوان لە خولی نایابی کوردستان و بە دەرەنجامی خراپەوە چەند ساڵێکە لە خولی پلەیەکی کوردستانن، لە کاتێکدا هیچ یەکێک لەو یانەی قەزا و ناحیەکان کە ئاماژەی بۆ کرا خاوەن پرۆژە و ژێرخانی ئابووری نین، ئەمەش بەدەستکەوت بۆ ئەو یانە لە قەڵەمەدرێ. تیپی تۆپی پێی یانەی سلێمانی کە تەمەنێکی پڕ سەرکەوتنی هەیە کە دواترینیان لە ساڵی 2012 بۆ پاڵەوان یانەپلەیەکانی عێراق دواتر سەرکەوت بۆ خولی نایابی عێراق، لە ئێستادا بەهۆی ئەنجامە خراپەکانی و ئاسنزمی تیپەکەی و بێئومێدبوونی هاندەرانی کەس خۆزگەی پێ ناخوازێت. ئەم سەروەریانی کە لە مێژووی یانەی سلێمانی تۆمارکراون لە ناوەڕاستی شەستەکان تا کۆتایی حەفتەکان لەگەڵ یانە بەهێزەکانی تەیران و ئەمانەی بەغدا و بەسڕە و سامەڕای عێراق یاری کردووە. لە ساڵی 1985 لەگەڵ یانەی حوسێنی ئوردن لە یاریگەی سلێمانی یاری کردووە بە یەکسانبوون بە گۆڵێک بۆ هەر لایەک. ساڵی 1993 لە بەهێزترین یانەی عێراق کە یانەی زەورا بوو دەباتەوە. لە ساڵی 2013 لە خولی نایابی عێراق لە یانەی تەڵەبە دەباتەوە لەگەڵ یانەی شورتە یەکسان دەبێ. لە کۆتاییدا دەپرسین یانەیە کە یەکێک بێت لە یانە دێرینەکانی کوردستان و عێراق لە ساڵی 1956 دامەزرا بێت و خاوەنی یاریگا و ژێرخانی ئابووری و وەرشی و ئەو هاندەرە بە حەماس و بێشومارە بێت، بۆ ئەبێت ئەنجامەکانی بەم جۆرە بن. کێ لەمە بەرپرسیارە؟